بانگەشەی هەڵبژاردن بانگەشەیەکی جیاواز یان جیاوازێکی ناچاری. سەرجەم لیست و کاندیداکان جیاواز لە هەموو جار بانگەشەیەکی جیاواز بەڕێدەکەن. بانگەشەیە کە تا ئێستا نەبەریەکەوتن و نەشەڕەپەڕۆ و نەشەقامگرتنی تێدا نەبووە. هاوڵاتیان پێیان وایە حیزبەکان لە ڕوویان نایەت بانگەشەیەکی وەک ساڵان بکەن و حیزبەکانیش دەڵێن نیازیان وایە بانگەشەیەکی جیاواز بەڕێ بکەن و نەبنە سەر ئێشە بۆ هاوڵاتیان. بێدەنگی بەرامبەر بێدەنگی لە مامەڵەکردنی سیاسیدا ڕێککەوتنێکی نەنووسراو هەیە. گفتوگۆی لەبارەوە ناکرێت، کۆبوونەوەشی بۆ ناکرێت، بەڵکو بە هەندێک ئاماژە و لێدوان و جوڵەی سیاسی لایەنەکان لێک تێدەگەن و ئەو ڕێککەوتنە ئەنجامەدەن. وەک دەبیندرێت بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەی لایەنەکان بە تایبەتێکێتی و گۆڕان و پارتی ئەوم ڕێککەوتنەی تێدا ئەنجام دراوە. کوور دەڵێت شاخیان لێک ناخشێنن، دوورە پەرێزن لە یەکتری. ئەگەر لێرە و لەوێ باسێکی یەکتریش بکەن هێندە بە توندی باسی یەکتر ناکەن کە بەرامبەر ناچار بەکاردانەوە و وەڵامی ڕاستەوخۆ بکات. با تاڵەبانی کە سەرۆکی هاوپەیمانی یەکێتی و گۆڕانە خۆی وتەنی بە شێوەیەکی جەنتڵمانانە بانگەشەی دەست پێ کردووە و کوچە و کۆڵان و شارەکان بەسەر دەکاتەوە و ئاوشانی کاندیداکانی بانگەشەیەکی مۆدێرنی دەست پێ کردووە. ئەو لە بانگەشەکانیدا هەوڵی ئەوە دەدات سەرنجی ئامادەبووان بخاتە سەر سادەیی و خاکیبوونی خۆی و پێیان بڵێت من بۆ مسۆگەرکردنی مافەکانی ئێوە ڕێگەی بەغدادم کرد بۆ ڕێگەی هەمیشەی خۆم و ماندوو نەبووم لەو پێناوەدا. ڕەنگە ئەگەری کێتی و گۆڕان پێکەوە لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستان نەبوونایە ئێستا دۆخەکە جۆرێکی تر بواە لە زۆنی سەوز و نیلی. بەڵام ئەوەی ئێستا دەبیندرێت تەواو پێچەوانەی بانگەشەکانی ساڵانی ڕابردووی زۆنەکەیە، چونکە ساڵانی تر بەریەکەوتن و شەڕەپەڕۆ و تا بگاتە شەڕی دەستە و یەخە و تەقەکردن و کوشتنی لایەنگرانی یەکتریشی لێ دەکەوتەوە. ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی ڕایگەیان دەبێت خۆتان دوور بگرن لە هێرشکردن و شکاندنی کەسایەتی ئەوانی تر بەتایبەت ئافرەتان. بارزانی بەڕوونی وتی هێرشی میدیایی مەکەنە سەر یەکتر و دەستبەرداری ئەو جۆرە بانگەشەیە بن کە لە 30 ساڵی ڕابردوودا بەکار هاتووە. بارزانی ڕەنگە مەبەستی بوو بێت جیاواز لە پێگە حیزبیەکەی پەیامێکی ڕاستەوخۆ بدات بە گوێی سەرجەم هێزەکاندا و بە گوزارشتێکی بەرپرسانە و وەک سەرۆکی هەرێم پێیان بڵێت پێویستە ئەم جارە جیاواز لە جارانی تر بانگەشە بکەن و نەرم بن لەگەڵ یەکتر، چونکە دۆخەکە ئەوە دەخوازێت و هاوڵاتیانیش تا سەر ئێسقان لێتان ماندوو بوون. هێزەکانی تر ئەگەرچی توانای شەڕەپەڕۆ و شەقامگرتن و شەڕی میدیایی بەهێزیان نییە وەک سێ هێزە سەرەکیەکە، بەڵام ئەوانیش بە هەمان شێوە بانگەشەیەکی جیاواز و تا ڕادەیەک شارستانی بەڕێدەکەن و ئەوەی جاران کادر و بەرپرسان و لایەنگرانیان بەرامبەر هێزەکانی تر دەیان کرد تا ئێستا دەستیان بۆ نەبردووە. بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە هێزە سیاسیەکانی هەرێم کەوتونەتە واقیعەکەوە کە ناتوانن لەوەی ئێستا زیاتر بانگەشە بکەن و ئەوەی چەند ساڵە دەیڕوێنن ئێستا بەرهەمەکەی دەخۆن. هاوڵاتیان پێیان وایە حیزبە سیاسیەکان دەزانن هێندە خوێنیان شیرین نییە کە هاوڵاتیان گوێ بۆ بانگەشەکانیان بگرن، چجا بگاتە شەڕکردن و پێشوازی گەرم و گوڕ لە گوتار و کارنامەکەیان. کوردستان بەدەست قەیرانی سیاسی و ئیداری و سەربازی و دارایی قوڵەوە دەناڵێنێت. ئەنجامدانی هەڵبژاردن لەم کاتەدا یەکێکە لە سەختترین هەنگاوەکان و هێزە سیاسیەکانی خستۆتە بەردەم بەرپرسیارەتیەک کە دەبێت کار بۆ هەڵبژاردنەکانی خۆیان بکەن و نەش بنەوەی سەرێشە و بێزارکردنی هاوڵاتیان. ئێستا بانگەشەیەکی جیاواز و ئارام بەڕێوە دەچێت و بڕیاری هەمووان وایە کە بەردەوام بن لەسەر هەمان ڕیتمی بانگەشەکەیان، بەڵام ئاخۆ دەتوانن لەسەر هەمان فۆرمی بانگەشە بەردەوام بن تا کاتی هەڵبژاردن یان لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردندا خوێنی جەستەیان دەجوڵێت و ئیدی دەبنەوە هێزەکانی جاران و هاوشێوەی ساڵانی ڕابردوو بانگەشەکەیان دەبێتەوە بەشێکی سەرەکی بێزارکردنی هاوڵاتیان.
ڕەنگە ڕۆژانی داهاتوو وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە ئاخۆ کام هێزی سیاسی دەتوانێت لەگەڵ دروشم و گوتارەکانیدا ڕازگۆ بێت و ڕێگە نەدات تند و تیژی خۆی بخزێنێتە نێو بانگەشەکەیەوە.